باهۆی دوو حاڵەتی ئاگرگرتن و سووتانی دوو ئۆتۆمبیل دوو کەس گیانیان لەدەستدا. هێشتا هێزانیەکانی کەرکووک هۆکاری ئاگرگرتنی ئەو دوو ئۆتۆمبیلەیان ئاشکرا نەکردووە. لە گەڕەکی ئەسڵام مەفقودین ئۆتۆمبیلێکی جۆری سەنی ئاگری گرت و باهۆیەوە شۆفێرەکەی کە ئافرەتێک بوو گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکانە و شۆفێرە ئافرەتە پیشەی مامۆسایە و لە کاتی چوونی بۆ دەوام ئۆتۆمبیلەکەی ئاگری تێبەربووە و سوتاوە. ئاوکات لە گەڕەکی واسی شاری کەرکووک ئۆتۆمبیلێکی دیکەی جۆری ئەلنتەرا ئاگری گرت و شۆفێرەکەی کە سەرپەرشتیارێکی پەروەردەیە فریان نەکەوتووە خۆی دەرباز بکات و گیانی لەدەستداوە. شایەت حاڵێکی ڕووداوەکە دەڵێت باهۆی گەورەی ئاگرەکە نەیانتوانیوە زووتر ئەو هەوڵاتیە لە ئۆتۆمبیلەکەی دەربێنن. هەواریان کرد سیارەیە گڕی گرتووە، سەیرمان کرد ئاگری لێبەرز دەبێتەوە. هەمومان ڕامان کرد بۆ لای سیارەکە. ئەو ئامێری دیکەی ئاگرکوژێنەوەمان بەکارێنا بەڵام نەکوژایەوە چونکە ئۆتۆمبیلەکە لە ناوەوە دەسووتە. خەڵک بە ئاویستیان بیکوژێننەوە بەڵام نەکوژایەوە. هەتا دەرگامان شکاند و پشتێنی سەلامەتیمان لە شۆفێرەکە کردە و لە زەویەکە ڕامان کشاند. گیانی هەمووی سوتا بوو، نەمانتوانی لە کاتی خۆیدا دەری بێنین. لێکۆڵینەوەکان سەبارەت بە هۆکاری گڕگرتنی ئەو دوو ئۆتۆمبیلە ئاشکرا نەکراوە. بەرگری شارستانیش داوا لە هەوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایەکان بن تا بە دوور بن لە دووبارە بوونەوەی ئەو جۆرە حاڵەتانە. ئێمە دوو ئاگر کەوتۆتە ناو شاری کەرکووک، دانەیەکی ئەوەی شەرەکەی تارق بەداخەوە ئافرەتەکە گیانی لەدەستدا و ئەوەی دانێترەوەی حیواستی ئافرەتەکە پیاوە بریندارە و تیمەکانی بەرگری شارستانی بە زووترین کات کەوتنە شوێن ڕووداوەکە و ڕووداوەکەیان کۆنتڕۆڵ کرد بەداخەوە ئەو جانی ماڵیمان هین وتیا بووە. برادرانی ئەدەرای جنایی تەحقیقی تیا کرد. ڕێمایەکانمان ئەوەیە پابەندن بە ڕێمایەکانی بەرگری شارستانی لە ناو سایرەکە تفاکانیان ناو سایرەکان ببرە جیازی تفا بێت توانین حارقی وا بێ بتوانن خۆیان بپارێزن. لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی دیکەی سووتانی ئۆتۆمبیل لە شاری کەرکووک ڕوویان داوە. بەرگری شارستانی و پۆلیسی هاتوچۆی شارەکە داوا لە شۆفێران دەکەن پابەندی ڕێنمایەکان بن تا لە کاتی دروستبوونی ئەو جۆرە ڕووداوانە بتوانن بە سەلامەتی ڕزگاریان ببێ. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.